لەگەڵ فراوانکردنی هەوڵەکانی گەڕان بەدوای پارچەی تێکشکا و تەرمی سەرنشینەکاندا پارچەی زیاتری فرۆکەکەی ئەندەنوسیا ئەوەی هەفتەی ڕابردوو تێکشکا بۆ بەندەری جاکارتا لە ڕۆژی شەممەدا گوازرانەوە. پارچە گەورەکان و بەشە تێکشکاوەکانی فڕۆکەی ستودیۆی جیای ئاسمانی لەسەر کۆنکرێتی کەناری بەندەرەکە بڵاوکراوەتەوە. هەفتەی ڕابردوو فڕۆکەی بۆینگ 737-500 دوای چەند دەقیقەیەک لە هەستانی بە 62 سەرنشینەوە ون بوو. زیاتر لە 4000 کەرمەندی گەڕان و فریاکەوتن بە 14 فڕۆکە و 62 پاپۆڕ و 21 بەلەمەوە ناوچەکە دەگەڕێن. ئامێر بۆ دۆزینەوەی پارچەکان لەژێر ئاودا بەکاردێنن، هەروەها ژێردەریاییەکی سەرنشین بۆ دۆزینەوەی تەرمی مرۆڤەکان و سندوقی تۆمارکراوی فڕۆکەکە و پارچەی زیاتر دەگەڕێت کە سوکاری سەرنشینەکان نمونەی DNA داوە بۆ ناسینەوە و دەستنیشانکردنی ئەوانەی گیانیان لەدەستداوە. فڕۆکەکە تەمەنی 26 ساڵ بووە. ساڵی ڕابردوودا بەهۆی کەمبوونەوەی گەشتەکان لە ئاکامی پەتای کۆرۆنا بۆ نزیکەی 9 مانگ لە کار وەستێنرا بوو. کۆمپانیای فڕۆکەوانی و بەرپرسانی ئەندەنوسیا وتیان پشکنینی بەردەوامی فڕۆکەکە کراوە، لەوانە ئەگەری ژەنکردن لە ماشێنی فڕیندا کە لەوانەیە لە سەروەختی لە کاروەستانی زیاتر بوو بێت و بەر لەوەی لە مانگی نۆدا دەستکاتەوە بە گەشت.